کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر پرسی برسیکردنی هاوڵاتیان و موچەخۆران و بە بارمتەگرتنی موچەی فەرمانبەران هاتە دەنگ و لە بەیاننامەیەکدا ڕای دەگەێنێت پێویستە هەرچی زووە حکوومەتی و ماوەبەسەرچووی هەرێم کۆتایی بە سیاسەتی برسیکردنی خەڵکی بهێنێت بۆ پێی بە درێژایی حکومڕانی دەسەڵاتداران نەیانتوانیوە دۆخی ژیانی خەڵک باش بکەن. هاوکات هاوڵاتیان و چین و توێژەکان دەڵێن حکومەت باکی نییە بەوەی ژیانی خەڵک خراپە و موچەخۆران لە قەیرانێکی دارایی قوڵدان. ئەوان بەپێی سیاسەتی خۆیان دەجوڵێنەوە و شەڕی بەژەوەندیەکانی خۆیان دەکەن و لە خەمی ژیانی خەڵکدانین. بەجددی قسەکە لەوەیە کە حکوومەتی هەرێم بەچی هێزێکەوە بەچی ئیرادەیەکەوە بەرامبەر دادگای فیدراڵی بۆسێ وەستانەوەکەی بەرامبەر دادگای فیدراڵی نییە بەرامبەر بە کۆیلەکردنی خەڵکی کۆمەڵگای کوردیە ئەوێت موچەکانمان بە بارمتە بگرێت و بیکاتە سەر هەژماری من ئەو هەژماری منی کە فەرمانبەرانی کوردستان ڕەتی یەکەنەوە چونکە ئەوێت خەڵک بە کۆیلە بکایەوێ موچەکانمان لەژێر دەسەڵاتی خۆیان بمێنێتەوە ئێمە ئەزمونمانەیە لەگەڵام دەسەڵاتەیە 30 ساڵە خەڵکە چەوسێنێتەوە ئێستاش ئەوێ بەم شێوازە بەم شێوازەی خۆی پەرێ بە حکومڕانی بدا بمێنێتەوە لەسەر دەسەڵات بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەوەسینەوە پشگیری لە داواکانی دادگای فیدراڵیەکەی نەمانەوێت لە دەستی ئەم حکومەتە نەجاتمان بێ بەڕاستی. بەڕای من تا ئێستا هەنگاوێکی یەکلاکەرەوەی نەناوە لەبەر ئەوەی کاریگەریەکی تەواو بەسەر 2024ەوە دیارە بۆ ئێستا نەورۆزە ڕەمەزانە کوا موچە هۆکارەکەی چییە هۆکارەکەی دەسەڵاتەکەی بەسەردا سەپاندووە بە زەبری هێزووانە. کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت پێویستە حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لەوە زیاتر ئینکاری نەکات و بڕیارەکانی دادگای فیدراڵی لە بەرژەوەندی موچەخۆران جێبەجێ بکات چونکە بەرهەڵسیکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی هێندەی دیکە قەیرانەکان قوڵتر دەکاتەوە. هاوڵاتیانیش دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم هیچ کات هەستیان بە بەرپرسیارەتی بەرامبەر دۆخی ژیانی خەڵک نەکردووە. وڵای لە ڕاستیدا ئەمان نەگەرە مانگ ڕەمەزانە ئەوان 32 ساڵە دەستیان گرتر بەسەر ماف و موچەی هاوڵاتیانە چکە لە ڕاستیدا 32 ساڵە ئەم حکومڕانی ئەم وڵاتەمان بۆ دەرکەوتووە کە بچۆنە لەبەری خەڵکانی لە قازانجی خەڵکانی لە بەرژەوەندی هاوڵاتیانانین چونکە ڕاستی تا ئێساکان ئێمە نزیکەی 30 موچەمان بە پاشەکەوت و بە دزین و بە لێبڕین لێبراوە تا ئێساکانە باشی نەبووە. ئەوان مەبەستیانە لە عەزێدانی خەڵک لە عەزێدانی هاوڵاتیان چونکە وازم کێشەکە و نەقورس نییە زۆر ئاسانە بەڵام ئەوان خۆیان بە پیلان و بە بەرنامەیانوێ خەڵک بچەوسنەوە خەڵک برسیکەن خەڵک ژێردەستەی ئەوان بێ. کۆمەڵی دادگەری پێی وایە ئەم دۆخە خراپەی ئێستا بەرەنجامی حکومڕانیەکی گاندەڵ و دەسەڵاتێکی بێباکە کە وای کردووە دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بێت و لە خراپترین دۆخدا خەڵکی هەر بڕیارێک لە هەرێمەوە بێت ڕەتی بکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.